تحقيق المساواة بين العراقيين. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق بۆ ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، وەزارەتی دارایی عێراق هەرزوو ئامادەیی بۆ جێبەجێکردنی بڕیارەکە دەربڕی، بەڵام موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی بەستەوە بە ژماری بانکیەوە، بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان با فەرمی نەچووەتە ژێرباری بڕیارەکەوە. گەرچی دادگای فیدراڵی عێراق ڕۆژی 21 مانگی ڕابردوو لەبارەی موچەخۆرانی هەرێمەوە بڕیاریدا، بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم دوای 15 ڕۆژ و لە 7 ئاداردا لیستی موچەی بۆ بەغدانا. دادگای فیدراڵی عێراق ڕۆژی سێشەممە 12 ئادار جەختی کردەوە وەزارەتی دارایی عێراق با تەواوی پابەندی بڕیارەکان بووە و موچەی مانگی شوباتی هەرێمی ڕەوانە کردووە، بەڵام بۆ مانگی ئادار پێویستە موچە بە هەژماری بانکی دابش بکرێت. هەرچەندە وەزارەتی دارایی عێراق جەخت لەوە دەکاتەوە پێویستە ژماری بانکی بانکە فیدراڵیەکانی عێراق سوودی لێ ببیندرێت بۆ دابەشکردنی موچە، بەڵام تا ئێستا بەرپرسانی هەرێم هیچ ڕێکارێکیان لەو بارەیەوە نەگرتووەتە بەر و تەنها باس لە پرۆژەی هەژماری من دەکەن. لە نوێترین پێشاتدا فەرمانگەی میدیا و زانیاری سەر بە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەاندووە تا ئێستا زیاتر لە 240,000 هەژماری بانکی بۆ موچەخۆرانی حکوومەتی هەرێم دروستکراون و زیاتر لە 120,000 کارتی بانکی دابەشکراون. ڕوا پرۆژەی هەژماری من درێژە بە پلانی خۆی دەدات و تا کۆتایی ئەم ساڵ زیاتر لە 1 ملیۆن موچەخۆری هەرێم تۆمار دەکات. سەرباریەوە بڕیاری دادگای فیدراڵی بووە مای دڵخۆشی فەرمانبەر و خانانشینانی هەرێم و گەرنتی موچەی مانگانەی کردن، بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی موچەخۆرانی هەرێمە کات کوشتن و فەرامۆشکردنی ڕێکارەکانی دادگا لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە و پێیان وایە ئەم فەرامۆشکردنە ئامانجی سیاسی لە پشتە و لە زیانی موچەخۆرانە. موچەخۆرانی هەرێمی کوردستان چەندین ساڵە بەدەست گەندەڵی و دزی و بێباکی بەرپرسانی هەرێمەوە باز دەدەن. ئەگەر لەم گەڕی کێشەکاندا هەرێم بەدەم بڕیارەکانی دادگای فیدراڵی و داواکاریەکانی وەزارەتی دارایی عێراقەوە نەچێت، ئەوە دیار نییە کە فەرمانبەر و خانانشینیان چەندی دیکە باجی بێخەمی و کات کوشتنی بەرپرسان دەدات.